سڵاو بەڕێزان بەخێر بن. هیوادارم هەموو لایەکتان باش بن. ڕێزم هەیە، حرمەتم هەیە بۆ خانمان و گەنجان و لاوانی کوردستان. جارێکی تر جەژنی نەورۆزتان پیرۆز. بە هاوڕێیانی تر بێن تۆزە قسە و باز دەکەین سەبارەت بە بابەتێکی سەرنج ڕاکێش. هیوادارم هەموو لایەکتان باش بن. سپاس، سەرچاو بەخێر بێ بەڕێزم کاک ئەحمەد، فرام، کاک سیامەند، کاک وشیار. ئێستاکە سلێمانی جاران هەر ئێستاکە، بەڵام کێشەی تۆ لەوەدایە کاتێک پشتیوان عەبدوڵڵا دێ لایڤ دەرەکات 10 بەجێ خۆت بۆ ناگیرێ. جا نازم بەڕێستان کرمتان هەیە، نازم چیتان هەیە. یعنی مادام ئێمە درۆ دەکەین تۆ بۆشی دەیگوێ دەگری. بەڕاستی بەلهەمەوە سەیرە، یعنی گاڵتەم بە عەقڵت دێ، بڕوا بگە گاڵتەم بە عەقڵت دێ. یعنی لە شوێنی خۆت وەستاوی لە کەمین لە مەرساد 10 بەجێ پشتیوان عەبدوڵڵا ڤیدیۆ دەردەکا دەیگوێ لێ دەگری. والحاصل مشکلە نییە، پێشمان بڵێ درۆزن زۆر تەبیعیە، بەڵکەم لە کاتی جێگرتن تۆزێک فێرە عەقڵ دەبی. تۆزێک فێرە عەقڵ دەبی. باشە، تۆزێک فێرە عەقڵ دەبی. عەقڵ دەگەی بۆ ئەوەی تۆزێک لە میزی خۆشتر دوورکەویتەوە. باشە، لە خۆ تەبریککردن بە بەڵغەمی پێغەمبەری نازار دوورکەویتەوە، بۆ ئەوەی لە عەقڵیەتێک کە دەڵێ جنۆکە هەیە دوورکەویتەوە، بۆ ئەوەی لە هەندێک عەقڵیەتی لەو بابەتە دوورکەویتەوە. سەرچاو بەخێر بێن، بۆی تۆزێک لەو عەقڵیەتانە دوورکەویتەوە، چونکە کۆمەلگای مرۆیی زۆر پێشکەوتووە و ئێستا مرۆڤ ڕۆڵی خوا دەبینێ. باشە، بەشکەم خودا هیدایەتی دەدا، ئافرین، بەشکەم تەکنەلۆجیا هیدایەتی دەدا. ئەمڕۆ کا مرۆڤ ڕۆڵی خودا دەبینێ و هیچ کەسێک ناتوانێت ئینکاری لەم ڕاستیە بکە. هیچی تر پێویستمان بەوە نییە کە پێمان بڵێن خودا مرۆڤی لە قوڕ دروست کردیە، جارێک بڵێن خودا نەوەڵڵا مرۆڤی لە قوڕ دروست نەکردیە، لە ڕاستیدا لە خۆڵ دروستی کردیە، و جارێکیان بڵێن لە تەپ و تۆز دروستی کردیە، و جارێکیان بڵێن لە دەرکێشەی قوڕێک دروستی کردیە، و جارێکیان بڵێن نەوەڵڵا قوڕێکە لە کوورە سووتاندوویەتی و دواتر ڕۆحی خستۆتە ناو، یاخود جارێکیان بڵێن لە ئاو دروستی کردی. پێویستمان بەوە نییە. لە ئیمڕۆدا تەکنەلۆجیا بەڕادەیەک پێشکەوتووە کە خودی مرۆڤ ڕۆڵی خودا دەبینێ. جا ئەمە یەک زەربەی کوشندەیە لە خوڕافاتی ئاینی. مرۆڤ نیشانی داوە، هیچی تر پێویستمان بە ئەڵڵا نییە. باشە، هیچ تر پێویستمان بە ئەڵڵا نییە. ڕەنگ بێ پێویستمان بە خوای جوانی و قەشەنجی و نایابی و خۆشەویستی هەبێ کە بریتێ لە ویژدانی مرۆڤ. بەڵام پێویستمان بە خودایەک نییە کە لەسەرەوەی هەورەکان دانیشت بێ لە تابقی حەفتەمەوە لە پشت حیجابەوە، بۆ ئەوەی بەکەی خۆی تووڕە بێ و بەکەی خۆی بردومان بکە و بەکەی خۆی مەکر بکە و بەکەی خۆی ناز بکە. نەخێر. بۆ نمونە ئەگەر هات و سەیری 100 ساڵی ڕابردوو بکەین، لە پای داهێنانی کافرەکان و تۆژینەوەی زانستی کافرەکان دەبینن کۆمەلگای مرۆیی بەو حاڵەتە گەیشتووە کە ئەمڕۆکە سولێمانی جاران هاتووە ئینتەرنێت بەکاردێنی. زۆرێک لەوانەی کە ئیهانە و سوکایەتی بە کەرامەتی مرۆیی دەکەن و بە ئەوروپا دەکەن و بە کافرەکان دەکەن، هاتوونە داهێنانەکانی ئەوروپا بەکاردێنن ڕۆژانە لەسەر فەیسبوک ئیهانە و سوکایەتی بەو لە ڕێگەی ئەو تەکنۆلۆژیای بە مرۆڤەکان دەکەن. سلێمانی جاران دەبێ بیزانی خودی مزگەوتەکان کاتێک بڵنگۆکانیان بەکاردێن لە ڕۆژانی هەینی لە مزگەوتی لە منبەری مزگەوتەکان کاتێک مەلاکان دەزەڕێنن، ئەو مایکرۆفۆنە لە داهێنانی کافرەکانە. کوڕی یا سلێمانی جاران دەبی بزانێ ئەو پانتۆڵەی لەبەری دەکا لە داهێنانی کافرەکانە و جلوبەرجی کافرەکانە. لە سنەتی پێغەمبەرەکەتدا نەبووە پانتۆڵ لەبەر بکەیت، بەڵام تۆ ئەمڕۆکە هاتی لە شێوەیەکی مۆدرن خۆت نیشان دەدەی، قاد لەبەر دەکەی، کراز لەبەر دەکەی، پانتۆڵ لەبەر دەکەی. جا ڕەنگە پانتۆڵەکەت تۆزە کورتیش بێ، بەڵام ئەو لە سنەتی پێغەمبەرەکەتدا نەبووە. باشە، لە سنەتی پێغەمبەرەکەتدا نەبووە. ئەو موسەی کاتێک سمێڵەکەتی پێقود دەکەی، ئەمە لە داهێنانی کافرەکانە، لە داهێنانی تۆ نییە. ئەو بۆنەی لە خۆتی دەدەی لە داهێنانی کافرەکانە. کاتێک ددانت دێشێ دەچی بۆ دکتۆر، لە داهێنانەکانی کافرەکانە. کاتێک سکت دێشێ و دووچاری قەبزی دەبی و دواتر دەرمانێک دەدەنێ بۆ ئەوەی زگت دەربچێ، لە داهێنانی کافرەکانە. کاتێک سنگت دێشێ و تووشی جەڵتە دەبی و دەچی بۆ نەخۆشخانە و دەرمانێکت پێدەدەن بۆ ئەوەی ئەو جیرانە بکرێتەوە، لە داهێنانی کافرەکانە. کاتە قەستەرەت بۆ دەکرێت، لە داهێنانی کافرەکانە.
ئەو سیارەی کەوادەی هاژۆی قۆڵت نیوەی دەرچوو فەلسەفەی پێلێ دەدەی دەڕۆی وەگوێت لە دەنجی قورئان دەبی هەر هەمووی لە داهێنانی کافرەکانە. بەڕاستی بەلامەوە زۆر سەیر و سەمەرەیە. ئینسانی ڕیاکار و دووفاقی وەکو ئێوەم نەبینیوە. نەفرەت لە کافرەکان دەکەن، نەفرەت لە مەسیحی دەکەن، بەڵام هەموو ئەو داهێنانەی ئەوان دانهێناوە دێن بەکاری دێنن. بەڕاستی دنیایەکی سەیرە. بۆ نمونە بەش بە حاڵی خۆم لە ژیانمدا یەکێتی و پارتی نەبووم و لەسەر ئەو بنەمایە لە ژیانمدا داوەتیش کراوم کەوا خزمم هەبووە چاوم بە مەڵبەند و بەلق نەکەوتیە، چکە لە ڕووی مەبدەئیەوە من ڕەفزمە. ناکرێ بڵێ قەیناکە من بە شێوەیەکی تاکتیکی دەچم بۆ ناو مەڵبەند یا بۆ ناو لق لەگەڵ ئەوش بڕوان پێ نییە. گەر هات و تۆ بڕوات بەوە هەیە کە ئەو کۆمەلگای ئەوروپی کۆمەلگایەکی شەیتانیە، کەواتە داهێنانەکانیشان دەبی داهێنانی شەیتانی بن، کەواتە تۆ چۆن داهێنانی شەیتانی بەکاردەهێنی. دەکرێت ئەومان بۆ ڕوون بکەنەوە، ڕوونکردنەوەمان بۆ بدەن. ئەو تیارەی پێی دەفڕی گەر هات و سواری تیارە بی کە پێت وایە لە ڕێگەی ئەو دوو ئایدەیکەی تیارەکە شکست ناهێنێ لە داهێنانی کافرەکانە. عەباسی کوڕی فەرناس ڕەنگ بێ بیری لەوە کرد بێتەوە، بەڵام فەقیرەی کاتە خۆی فڕەدا پشت ملیشکە. هەمووی داهێنانی کافرەکانە. کۆمپیوتەرەکەت داهێنانی کافرەکانە. ئەو ئایفۆنەی فەلسەفەی پێلەدەی داهێنانی کافرەکانە. ئەو ئایفۆنەی کاتە گوێنەی گەڵ و گونت بۆ کچێک دەنێری چکە دڵنیام ئێوە زۆر بەتاوان سمێڵ قوتەکان لە داهێنانی کافرەکانە. یعنی چی؟ هەموو ئەمان لە داهێنانی کافرەکانە. ڕێزگرتن لە مافی مرۆڤ لە کەرامەتی مرۆیی لە داهێنانی کافرەکانە. کاتێک مافی هاوڵاتی پێدەدەن لە وڵاتێکی ئەوروپی لە داهێنانی کافرەکانە. بیمەی بێکاری کاتە کارناکەی لە داهێنانی کافرەکانە. هەموو ئەوانە بە چاوی خۆتان دەبینن، بەڵام خۆتان لە خەتی جێلیداوە ناتانەوێت ڕاستیەکان ببینن. من نازام ڕق و قینی ئێوە بەرامبەر بە ئەوروپای متەمەدین و بەرامبەر بە کەسانێک کە بڕوان بە عەقیدەی ئێوەنی لەسەر چ بنەمایەکە؟ بۆچی؟ لەسەر چ بنەمایەکە؟ من دڵنیام ئەو سلێمانی جاران ئەگەر ئێستا کلیەکانی گورچیلەکانی جام بکە و لە ئەوروپا بێ ئامادەیە گورچیلەی کەسێکی کافر وەربگرێ بۆ ئەوەی لە ژیاندا بمینێتەوە ئیدامە بە ژیانی خۆی بدا. لەگەڵ ئەوەش لە ڕوانگەی ئیسلامەوە ئەمە کارێکی حرامە، کارێکی زۆر حرامە، بەڵام ئامادەیە. بۆ نمونە جارێکیان مەلایەکم هەبوو پێم گوت هاتەلە کەم خوێن بوو لە یەکێک لەو حاڵەتانەی هەیبوو یەکێک لە سەممامەکانی گۆڕا بوو، خینوەوە سەممامەی بەرازی تێخسترا بوو، پێدن پۆرسین ڤاڵڤ، سەممامەی دڵی بەراز بۆ مرۆڤ جاروەیە کاتێک سەممامەکە واتە زمانەکەی دڵ ئەو فەتحی دڵ فشۆڵ دەبێ یا تەسک دەبێتەوە دەیگۆڕن سەممامەی بەرازی تێدەخن. گوتم مامۆستا گیان قوربانی سمێڵی قوتت بم، قوربانی ڕیشی درێژت بم. گوتم دەستت بە گۆشتی بەرازکەوێ، دەستت بە خوێنی بەرازکەوێ، حرامە یان نا؟ گوتی حرامە. گوتم ئەی چۆنە ئەو سەممامەی کەوا دڵت بۆی گۆڕاوە سەممامی دڵی بەرازە؟ گوتی ئەوە شیفایە. سیرکەن هەمووتان لەو بابەتەن دێن دنیایکی سیر سەمەرەیە. مەلاکانتان کاتە لەگەڵ و گوندەکەون دەچن لای دکتۆرەکان، دکتۆر گیان بە قوربانت بم حەبێکی ڤایاگرم بۆ بنووسە بۆی مەلاژن تۆزەکین بکەم. حەبی ڤایاگرە لە داهێنانی کافرەکانە، نەشتەرگەری لە داهێنانی کافرەکانە. چیتان دەوێت؟ چی لە داهێنانی کافرەکان نییە؟ چی لە داهێنانی ئێوە؟ بەڕاستی شەرمەزاریە ئێوە بێن دژایەتی ئەوروپا بکەن، دژایەتی مرۆڤی کافر بکەن، دژایەتی ئەوەی پێی دەڵن خۆتان پێی دڵن مولحید یا ئاتز بکەن، بەڵام لەگەڵ ئەوەش تا سەر تا پاتان لە تەوقی سەرتانەوە تا بنی پێتان بریتیە لەشتی کافری. سەیر و سەمەرەیە، بەڕاستی سەیر و سەمەرەیە لە داهێنانی ئێوەدا نییە. وێرای هەموو ئەوانە زانستی پزیشکی و تەکنۆلۆژیا بە ڕادەیەک پێشکەوتووە کە پێویستمان بەوە نییە هیچی تر خوددا ڕۆڵی خوا ببینێ، مرۆڤ خودی خۆی ڕۆڵی خوا دەبینێ. جا ئەمەش یەک زەڕبەی کوشندەیە کەوا لە ئاین دەدرێ. تەسەوڕ دەکەم لە یەک دەیە یا دوو دەیە داهاتوو مرۆڤ لە تاقیگەکان دڵ دروستکە،
دووارە ئێستا هەوڵ بەڕێوەیە بۆ نمونە کەسێک دڵی لە ئیشکەوتیە ئێستا دڵی سناعی هەیە دروستکەر هەیە کە دەتوانی بخەیتە ئەو دڵە نەخۆشە کەوا پلاتین و دەتوانی ئیش بکە مرۆڤ توانیویەتی دەستی کەسێک بینی بخاتە شوێن دەستی کەسێکتر مرۆڤ نیازی وایە لەم ساڵ یاخود ساڵی داهاتوو بتوانی سەری کەسێک بجوێزێتەوە بۆ لاشەیەکی تر و سەری کەسەکەی تر بجوێزێتەوە بۆ لاشەکەی تر و لە مەیموندا ئەمە تاقی کراوەتەوە و سەرکەوتنی هیناوە لەو حاڵەتەدا دەتوانن سمێڵ قوتەکان پێم بڵێن ڕوحی کامیان بۆ ڕوحی کامیان دەڕوا کە لە سەرەکە ڕوحەکەی دەچی بۆ لاشەکەی تر یا لاشەکەی تر سەرەکەی دەچی بۆ ڕۆحەکەی دەچی بۆ کل لە سەرەکەی تر لە ڕێگای ئەوەی پێی دەوترێت ستیم سێڵ ڕسێرچ واتە لێکۆڵینەوە لە بواری خانە بنەڕەتیەکان زانست بەڕادەیەک پێشکەوتووە کە دەتوانی مرۆڤ لە شێرپەنجەی خوێن مرۆڤ لە شێرپەنجەی بۆ نمونە گرێ لیمفاویەکان ڕزگار بکە لەگەڵ ئەوەش پێمان دەڵێن تەمەن بەدەست خوددایە لەگەڵ ئەوەی کاتێک مرۆڤ لە ناوسجیدایکی بووە خوددا لە تابلۆی ئاسمان بەر لە دروستبوونی گەردوون نووسیویەتی فلانە کەس تەمەنی 50 ساڵە بەلامەوە سەیرە بۆچی خوداکەت لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجی تەمەنی مرۆڤ درێژ دەکاتەوە دەتوان پێم بڵێن لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجی تەمەنی مرۆڤ درێژ دەبێتەوە واتە خوداکەت لەژێر کۆنتڕۆلی ئێمەیە نەک ئێمە لەژێر کۆنتڕۆلی خوداکەت چکە ئێمەی درێژی دەکەینەوە سەیر و سەمەرەیە لە هەمووی سەیر و سەمەرتر ئەوەیە ئێستا کە دەتوانین مرۆڤ دروستکەین بێ ئەوەی پێویستیمان بە سپێرمی پیاو بێ ئەوەی پێویستیمان بە حاڵەتی جودبوون بێ ئەوەی پێویستیمان بە پیتێن بێ ئەو واز لە مناڵی ناو شوشە بێنە ئەمە شتێکی ترە شایەتیم هەیە مەلا چووە بۆ لای دکتۆری ژنان مناڵی نەبووە گوتی دکتۆر گیان دەمەوێت مناڵ دروستکەی گوتی مامەستا لە ڕێگای شوشە گوتی حرام نییە گوتی نە حرام نییە گوتی ئەگە بکرێ بە قوربانم من تۆزێک ڕەشپێستم تۆزێک دەستکاری جیناتەکەشی بکەی ڕەنجی سپیبی مناڵەکە تۆزێکا دەستکاری جیناتەکەی بە ڕەنجی سپیبی ئەو ئێمە نین بڕوا بکە دکتۆرەیەکی ژنانی ئوردنیە پێی ڕاگەیاندم قسە و باسمان هەیە گوتی هات بۆلام گوتی مامۆستا گیان کاتێک یعنی پێنەکە ڕوودەبی دەکرێت تۆزێک دەستکاری یعنی نۆتفەکەی من بکەین نۆتفەکە تۆزێک یعنی ڕەنجی پێستی مناڵەکە تۆزێک جوان بی و یعنی ڕەنجی پێستی سپیبی ئەمە ئێوەن دە هەمووی سەیر و سەمارتر زانست بۆ گەیشتێ وا مناڵدانی سنائیان دروست کردیە مناڵدانی دروستکەر لە یابان دروست کراوە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە ناتوانن مناڵ لە مناڵدانەکانیان هەڵبگرن پیتێن لە دەرەوە ڕووبدا و ئەو مناڵدانە دروستکەرە شوێنی مناڵدانی دایک بگرێتەوە باشە ڕاستە لە قۆناغی سەرەتاییە بەڵام سەرکەوتن بەدەست دێنێ هەر وەک چۆن ئەگەر هاتو لە ڕابردوو بمانگۆت باە ڕۆژگارێک دێت تۆ لە ئاسیا دەژی دەتوانی لە ڕێگای قسەکردنەوە پەیوەندی بە ئوسترالیا بگەی خەڵک ڕەنگبی جرتی لێبدا بەڵام بوو بە ڕاستی بوو بە شتێکی ڕاستەقینە مرۆڤ لە ساڵی 2025 بە یەک جاری یەکسەر دەچی لە مەریخ نیشتە جێ دەبی ئۆکسجین دروست دەکا ژیان دروست دەکا کۆلۆنی دروست دەکا عەقڵی ئێوە خەریکی میزی خوشترن موعجزەی میزی خوشتر سەبارەت بەو کەسانەی کە پیاوەکانیان ناتوانن مناڵیان بێ بە حکمی ئەوەی کێشەی سپێرمیان هەیە و هاوسەریان هەیە دەتوانن مناڵ دروستکەن بێ مەسەلەی پیتێن زۆر طبیعیە هێلکەیەک لە ژنەکە وەردەگرن پێ دەوترێت کلۆنینگ واتە ئیستنساخ هێلکەی ژنەکە وەردەگرن جیناتی ناوی دەردێنن تەنها قەپێلکی هێلکەکە دەمینێت هێلکۆکەکە دەمینێتەوە خانەیەکی دەمی پیاوەکە وەردەگرن ئاوا کە 46 کرۆمۆسۆمی تێدایە جیناتەکەی دەردەین دەیخنە ناو قەپێلکەکە تەزووی کارەبایی لێدن دەست دەکا بە دابەشبوون بۆ 2 خانە 4 خانە 6 خانە بوو بە 8 خانە دەیخەنە مناڵدانی دایکەوە کاتێک مناڵەکە گەورە دەبێ و لە دایک دەبێ دەبی بە کۆپی پیاوەکە کوتومت کۆپی پیاوەکە و ئەگەر هاتو ژنەکە هاوسەری نەبێ و مردی نەبێ دەتوانی کۆپی خۆی دروست کاتەوە چۆن خانەیەکی خۆی دەینی 46 کرۆمۆسۆمە دەیخاتە ناو قەپێلکی هێلکەکە دووبارە تەزووی کارەبایی لێدن دەبی بە 2 دەبی بە 4 دەبی بە 8 دەیخەن ناو مناڵدانەوە کاتێک مناڵەکە لە دایک دەبێ کۆپی دایکەکەیەتی
و ئەمە لە ئاژەڵدا تاقی کراوەتەوە سەرکەوتنیە و لە مرۆڤیش تاقی کراوەتەوە واتە هیچی تر پێویست بەوە ناکە پیا و ژن جوت بن سپێرم و هێلکە بوونیان هەبێ بۆی بتوانی مناڵ دروستکەیتەوە ئەمە تحەدای ئاینە و بنەماکانی ئاین بە درۆ دەخاتەوە و تەنانەت تا ئێستا ئەمە کە بە ئاشکرا لەسەر مرۆڤ جێبەجێ نەکراوە لەبەرەوەی ئاینەکان بە مەسیحی و بە ئیسلام دژایەتی ئەم پرۆسەیە دەکەن دەڵێن ئەمە دەستکاری کردنی کاری خوایە تەنها بۆ خوا هەیە ئەم کارە بکەن نەخێر مرۆڤ دەتوانی لە جێگای خوددا ئەم کارە بکە و هەروەها لە ڕێگای ئەوروپای یەکگرتوو لەگەڵ ئەمریکا کە پێی دەوترێت ئۆباما پرۆجێکت لە خلالی یەک گڵۆ بخوێن ئاوە جیناتی تۆ دەخوێنرێتەوە دەخرێتە ناو کۆمپیوتەرەوە و ئێستا خەریکی داونلۆدکردنی زاچیرەی مرۆڤن و تۆڕبەندی مێشتی مرۆڤ لە ڕێگای زاچیرە و تۆڕبەندی مێشتی مرۆڤ لەسەر میمۆریەکی بچووک لەگەڵ جیناتی دەتوانن مرۆڤ کاتێک مرد لەسەر بنەمای ئەمە هەمان مرۆڤ دروستکەنەوە پشتیوان عەبدوڵڵا مرد دەتوانن لە ڕێگای داونلۆدی زاکیرەی من لەگەڵ جیناتی من پشتیوان عەبدوڵڵا دروستکەنەوە قسەتان چییە چۆن دەتوان ڕوبەڕووی ئەمە بنەوە چۆن دەتوانن و ئەگەر حەستان لە حۆریەیە یابان دروستی کردیە چاوی چاوم یابان ئافرەتی دروست کردیە وەکو مرۆڤ وایە و بەڵێنی ئەوەشتان پێدەم کاتێک سێکسیان لەگەڵ دەگەن سمێڵ قوتەکان ئەبکارن ولقد أنشأناهن إنشاء وعربا أترابا وهتاوەکو دوایی و ئاخ و ئۆفیشتان بۆ دەکەن بۆ زانیاریتان دەتوانن وەتوان 72 دانە بێنن بەسەرتان دابەش دەکەین بەس ڕزگارمان بێت لە دەست ئێوە 72 دانەتان بۆ دێنین تەوا بڕۆن سەیریانکەن کوتومت زۆر جوانیشن ناوقەت باریک وەکو مرواریوان چاویان ڕەش و گەورەیە و مواسەفاتی جیاجیا چیترتان دەوێت خۆ ئەو خۆریانەی لە بەهەشتی دروست دەکەین هەر ئەوەن بۆ سێکس نییە خۆ ئۆتە یابان وا دروستی کردیان چیترتان دەوێت مناڵی لووسکە بەڕاستی ئەخلاقی مرۆڤ ڕێگای پێ نادا ئەجینە ئەویش دروست دەکرا زۆر تەبیعی و زۆر ئاسایی بەڵام ئەخلاقیاتی مرۆڤ ڕێگا نادا جا هیوادارم لە خۆتان داهێنانێک بێن ئاراوە یعنی لە خۆتانەوە لەناو موسڵمانان کەوا خەریکی دروستکردنی مناڵی لووسکەبی لە سعودی و لەو شوێنانە خەریکی ئەو بەزم و ڕزمانە چیترتان دەوێت چ داهێنانیش ترتان دەوێت داهێنان لەمە زیاتر چی مرۆڤ یەکەم زیندەوەری یەخانەیی دروست کرد نزیک بە 4 ساڵ بەر لە ئێستا لە مختبەرەکانی لە تاقیگاکانی ئەمریکا جیناتی بە تەواوی جیا لە هیچ زیندەوەرێکی ئەو زەمینە نەدەچوو وە دروستی کرد و دەست بەجێ دەستی کرد بە دابەشکردن کەوا دروست کرد و ئێستا نیازیان وایە خانەی لەم بابەتە دروستکەن بۆ وزە بەکاری بێن بۆ پاکردنەوەی ژینگە و هەتاوەکو دوایی و هەروەها بۆ دروستکردنی کوتان لقاح ڤەکسین لە خلالی 24 کاتژمێر چەندت دەوێت دەتوان دروستی کات مرۆڤ دەتوانی دەستکاری جینات بکە لە ئاکامی پیتێن یعنی هەموو ئەو داهێنانە زانستیانە نابینن دەتانەوێت بگەڕنەوە بۆ ئەقلیەتێکی 1400 ساڵ بەر لە ئێستا ئەوانتان پێ گرنگترە لەوەی کەوا ئێستاکە مرۆڤ بەدەستی ناو بەڕاستی بەلامەوە سەیر و سەمەرەیە بەڕاستی سەیر و سەمەرەیە چیترتان دەوێت من کێشەی ئێوە لەوەدایە لەو بازمە داخراوەی خۆتان دەژین پیرۆستان بێت ئارام بن بەڵام هێرش مەکەنە سەر کەسانی تر بۆ هێرش دەکەن کاتێک دەین دەقەکانتان وەک خۆی وەردەجێڕین وإن امرأة مؤمنة وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها وهرجنيشي إيمان دار خوي بيشكش ببيغمبري الله كردو بيغمبري الله ويستي بيجي أما دقي قرآن تخو خطاي منيها برو رخنا لخدا كد بقرا بلي أم دقا چه داد بزاندوا بلي أو دقا چه داد بزاندوا وهر كاتك زيد بيويستي بينما بو شهوات بو سكس أو زينب من لا طبقي حوتمي آسمانوا لبيغمبر ما ركرت
و فەرمانی خوداکە دەبی دەست بەجێ جێبەجێ بکرێت خۆ من دام نەهێناوە ئازیزەکە من دام هێناوە دەقی قورئانتە دەقی قورئانتە من دام هێناوە دەقی قورئانتە بڕۆ ڕەخنە لە خوداکەت بگرە بڵێ شەرم ناکەی ئەو دەقانەدا دەبەزێنی ئەوە چۆن لەگەڵ ئەخلاقیاتی مرۆڤ دێتەوە خۆ قسەی من نییە و مناڵە لووسکەکان مناڵە نەمرەکان بابەجان یاڵە دەی لووسکە نییە مناڵە نەمرەکان هەر وەرجێڕانی پیت بە پیت مناڵە نەمرەکان بەسەر پیاوانی بەهەشدا دەسوڕێنەوە کە وەک مرواری پارێزراوان یعنی بۆچی بەسەرتاندا دەسوڕێنەوە یعنی بۆچی یعنی چێ تۆ هەمزاغی یعنی بۆچی بەسەردا دەسوڕێتەوە یعنی سوڕانەوە یعنی بۆچی بەسەردا دەسوڕێتەوە پارادۆکسی ئاینەکەت لەوێوەیە هەر کەسێک لەو دنیاە مەشروب بخواتەوە پێی دەڵێن بەڕاستی بێ ئەخلاقە ئەی باشە خوداکەت ڕووباری مەشروب بۆ دروست کردی خوداکەشت بێ ئەخلاقە خوداکەت بێ ئەخلاقە کەسێک مەشروب بخواتەوە پێی دەڵێن بەڕاستی بێ ئەخلاقە بەڵام خوداکە ڕووباری مەشروبی دروست کرد کورە نەک پێک من باسی ڕووبار دەکەم ڕووبار یعنی بێ ئەخلاقاویش چ پەیوەندیتان بە خەڵکەوە هەیە تەقوای خۆت بکە ژیانی خۆت بکە تەواو پەیوەندیت بە منەوە نەبێ پەیوەندی بە کەسی ترۆ نەبێ ئاینەکەت محتەرەم بێ و ڕێز لە خۆی بگرێ ئەو سنوورە نەبەزێنی کە هێرش بکات سەر مرۆڤایەتی ئێمە هێرشی ناکەینە سەر چکە لە کار و کردەوەی ئێمە نییە تۆ لە ئاین بکەین کەیفی خۆتەوە کەی کێشەی منە کەی کێشەی منە ئەسڵن کێشەی من نییە هەرچەندە من دەزانم کاتێک مردی چاوت بەو بەهەشتە ناکەوێ چاوت بەو بەهەشتە ناکەوێ چاک بزانە ئەگەر دەتەوێ ژیانێکی پڕ لە ترس و لەرز بژی ئەوە بڕۆ بڕوات بە ئازاری گۆڕ و ئازاری دۆزەخە بێ بەڵام ئێمە بڕوامان پێ نییە چکە پێمان وایە ئەگەر خوددا بوونیشی هەبێ ئازاری گۆڕ و ئازاری دۆزەخ لەگەڵ دادپەروەری ئیلاهی نایەتەوە ئەگەر ساڵێک لای خوداکەت ڕۆژێک لای خوداکەت بریتی بێ لە 50,000 ساڵ هەروەک دەقی قورئان پێمان دەڵێ ئەوە ژیانی مرۆڤ واتە چەند چرکەیەکە کاتێک 70 ساڵ دەژی لە چاو ڕۆژی خودایی دەکات چەند چرکەیەکی کەم ناگرێت لە چاو چەند چرکەیەکی کەم تۆ بۆ هەمیشە لە ئاگری دۆزەخ بسووتێنرێت و دەقەکانی قورئانتان هەمووی لە بەهەشدا خیتابی پیاو دەکات قسە لەگەڵ پیاو دەکات هەمووی قسە لەگەڵ پیاو دەکات بۆ نمونە 2 ساڵ بەر لە ئێستا ڤاتیکان ڕەفزی بوونی دۆزەخی کردەوە گوتی ئەوە لەگەڵ دادپەروەری خودایی نایەتەوە دۆزەخ بوونی نییە قسەی قۆڕ و قسەی بێمانایە ئێوە هەمیشە لەسەر بنەمای ترس دەتانەوێت ئیدامە بە ئاینەکەتان بدەن لەسەر بنەمای جیهاد و تەقینەوە و ترساندن لەسەر بنەمای تیغی هەڵگەڕانەوە لە ئیسلام هەڵگەڕێیتەوە لە ملت دێن بابی بابم خۆ من ڕاستە لە دایک و باوچێک لە دایک بوویمە موسڵمانن بەڵام خۆ من ئیسلام هەڵ نەبژاردووە من ئیسلام هەڵبژار نەخێر من ئێستا دایکم و باوکم هیندۆز باینە من هیندۆز دەرەچوم دایکم و باوکم مەسیحی بوون مەسیحی دەرەچوم تۆزێک فێرە عەقڵ بن ئازادی بیر و ڕا قبوڵ بکەن ئەم عەقڵیەتەی ئێوە کاری پێ دەکەن عەقڵیەتی دورگەی عەرەبی 1400 ساڵ بەر لە ئێستایە 1400 ساڵ بەر لە ئێستایە ئاینەکەتان پڕگێتی لە ڕق لە قینە لە سوکایەتی بە مناڵ لە سوکایەتی بە ژن لە سوکایەتی بە مرۆڤایەتی لە ئەخیرەکەشی چیمان پێ دەڵێ كنتم خير أمة أخرجا للناس ايوه خيرترين ملت بون بومروفاتياتن ما شاء الله لخير وبركتان ما شاء الله خير وبركتي شي كام خير كام بركات من نازم كام خير كام بركات واز لخلق بينن خلق بو خوي بجي اگر برواتان وايا بەشێک لە ڕۆحی خوددا لە ناخی هەموو مرۆڤێکە دەبی پێدوابی ژیانی مرۆڤ پیرۆزە بۆت نییە ئەم ژیانە لە ناو ببەی بۆت نییە کۆتایی بەم ژیانە بێنی مەوضوعەکە زۆر ڕۆشنە
هەروەک چۆن بۆ نمونە نیگار چێشێک سەدەها تابلۆ دەچێشێ، هەموو تابلۆکانی خۆش دەوێت. تابلۆیەک نێ ڕقی لێبیتەوە بڵێ تەفر تو نایکەن، نەخێر، هەمووی خۆش دەوێت. و ئەگەر هەمومان لەلایەن خوداوە دروستکرابین، خوددا هەر هەمووی خۆش دەوێت. بەڵام لە ڕۆژی خۆیدا ئەگەر زیندوبوونەوە هەبێت، ئەو کاتە لەسەر بنەمای هەڵس و کەوتی مرۆڤەکان مامەڵە لەگەڵ مرۆڤەکان دەکات. خوددا پێویستی بەوە نییە سمێڵ قوتێک کڕنۆشی بۆ ببە، هیچ پێویستی بەوە نییە. خوددا پێویستی بەوە نییە بەرتیل بە تۆ بدا، بڵێ بمپەرستە من حۆریەی تەسکت پێ دەدەم یا مناڵی لوسکت لە بەهەشت پێ دەدەم. پێویستی بەوە نییە، پێویستی بەوە نییە. خوددا نیشانەی جوانی و ئاشتەوایی و بەیەکەوە ژیان و ئازادی و دادپەروەریە. ئێوە دەقەکانی خودداشتان سووک و چروک کرد، داتان بەزاندووە بۆ ئاستی مرۆڤ. جاخۆ قورتان بەسەر خۆ بە پێی قسەی پێغەمبەرەکەتان بێ هەمووی 7,000 دەستە بەهەشت، هەمووی 7,000 دەستە بەهەشت. لەو بلیۆنەی مرۆڤایەتی دروست بۆ 7,000 دەچی. جاخۆ ئەوانەی خۆیان تەقانتەوە تا ئێستا 7,000 زیاترن، ئەوانەی شەهید بوون 7,000 زیاترن. ئێوە ئەسڵن چاوتان پێ ناکەوی. یعنی دەڵێ میلەتەکەم بکەی، یا دەڵێ میلەتەکەم بکەی بە 700 بەشەوە بەشێشی دەچی. وەژنەکان هەر چاویان پێ ناکەوی بۆنی بەهەش ناکەن، لەگەڵ ئەوش بۆنەکەی 500 ساڵ دەڕوا. نازانم 500 ساڵ مەبەستی چییە، چکە مسافە بە کیلۆمەتر و بە میل و بە شتان لە پێدرێ، بەڵام لە قورئان هەمووی بە ساڵە. 500 ساڵ دەڕوا بۆنی ناکەن. تۆزێک عاقڵ بن، ڕێز لە مرۆڤایەتی بگرن، جیاوازی قبول بکەن. ئینسان خاوەن عەقڵی خۆیەتی، خاوەن لۆجیکی خۆیەتی، خۆی بیر دەکاتەوە هەتا وەکو دوایی. پەیوەندیتان بە مرۆڤایەتیەوە نەبێتن. بڕۆ ژیانی خۆت بکە چۆن دەیکەی بیکە، پەیوەندیت بە خانەوادەی خۆتەوە هەبێت. مناڵەکانت چۆن پەروەردە دەکەی پەروەردەیکە، پەیوەندیت بە من و بە فڵان و بە فڵان و بە فڵانەوە نەبێتن. ئەگەر یەک تۆس قاڵ ئێوە پابەندی خودی دەقەکانی خۆتان بان، دەتانزانی عەبد الجنس اللەطیف لایدا لە قورئانەکەتان، لایدا لە ڕێنماییەکانتان، بەڵام چاوتان نەبینی، هەر هەمووتان دیفاعتان لێ کرد. کاتێک عەبد الجنس اللەطیف لەگەڵ ئەو خاتونە دانیشت بوو لە ژوورێک شەیتان سێمیان بوو. کاتێک عەبد الجنس اللەطیف لە تەلەفۆن دەگو وای وای مشتاقتم، وای وای، دەبوایە بزانی کە بۆی نەبوو پەیوەندی بەو خاتونە بکە تا وەکو 3 سووری مانگانە ڕەت نەبێ بەسەر جیابوونەوەی لە مێردەکەی، بەڵام بەردەوام لە پەیوەندیکردن دەبوو لەگەڵی. بۆچی؟ چکە ئەو ساختە چیە دەزانێ دین شتی قۆڕە، بەڵام لە پێناو بەرژەوەندی خۆی بەکاری دێنێ. ئەو ساختە چیە باش دەزانێ کە ئەمانە هەمووی قسەی قۆڕ و بێبنەمان، بەڵام بەکاری دێنێ. سەیرە بە من هیچ، بەڵام قسەی لەسەر دەکەین. ئێمە قسە لەسەر ئەو ڕاستیانە دەکەین، بەڵام ئێوە ناتانوێت ئەو ڕاستیانە ببینن. باشە، ناتانوێت ئەو ڕاستیانە ببینن. مەلایەکتان هەیە لە مزگەوت دەڵێ مەلامەجی و خەونی بە پێغەمبەری ئەڵڵا بینی. پێغەمبەری ئەڵڵا گوتی مەجی و مەجی و بۆ بێتاقەتی مەجی و گوتی بڵێم چی پێغەمبەری ئەڵڵا؟ گوتی وەرە 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 ماچیکە. گوتی چی ماچکەم؟ گوتی مەلامەجی و چێری پێغەمبەری ئەڵڵای ماچ کرد. لە مزگەوت دانیشتوونە دڵن تەکبیر ئەڵڵاه ئەکبەر دەگریەن. خۆتان دەزان بۆچی دەگریەن. ئەمە ئەو پڕ ئەخلاقیە و تەبریکە و پیرۆزە. ئەگەر هاتو ژنێک 6 مانگ مێردەکەی لێی دوور بێ، بچی لە ناو ژنانی موسڵمان دابنیشێ یا موسڵمانان ببیستنەوە، بڵێ خەونەکەم لە خەوندا مێردەکەم هاتە خەونم زۆر بیرم دەکرد، لەگەڵ یەکتری سەرجەییمان کرد و خۆشەویستیمان کرد، بڵێن بەڕاستی بێ ئەخلاقە و تامەزرۆی سێکسە. بەڵام ماچکردنی چێری پێغەمبەری ئەڵڵا لە ڕوانگەی ئێوە پیرۆزە و تەبیعیە لەلایەن پیاوێکی شەو بکرێ. سیر و سەمەرەکە لەوەدایە. سیر و سەمەرەی ئێوە لەوەدایە. من شتەکەم وەک خۆی باز دەکەم، نایم بڵێم وەڵایی ئیتر زەکەر و نازانم جیماع و ئەو شتانە. چۆن مەلاکە باسی کردی ئاوە باسی دەکەم. و
و ئەگەر هاتوو بە ئێمە دڵن بێ ئەخلاق لەبەرەوە هێندە زاراوە بەکاردێنین چاوی چاوم خوداکە لە قورئاندا هەزار قسەی قۆڕی بەکارهێناوە دەڵێ حۆریەکان چێری پیا و جنۆکەیان نەچووەتە ناوەوە لەم یەطمثهن ولا جنی ولا ئینس دەڵێ حۆریەکان پێشووتر چێری جنۆکە و پیاویان نەچۆتە ناوەوە باشە ئەگەر بۆ ئەڵڵاکەت ڕەوابێ بەو یاخود ئەڵڵاکەت ڕەوابێ بڵێ مەمچیان زلە و پاکیزەن باشە بۆ ئێمەش با ڕەوابی بە هەمان ئێمە مرۆڤین چکە ئێمە قابلی غەڵەتین ئێمە هەڵە دەکەین جاروەیە لە زمانمان دەرەچێ و دەتوانین بەڵام ئەگەر هاتوو بۆ خوداکەی تۆ ڕەوایە بەو شکل و شێوە تەعبیر بکە دەربڕین بکە بڵێ تەسک و تریسکن و لە کاتی سێکس دەهەژێن وەسینجیان پتە و گەورەیە بۆچی بۆ ئێمە ڕەوا نەبێکەوە مرۆڤین ناگەینە ئاستی بەلاغە و دانایی و ژیری و زانایی خودایی ئەو دەربڕینانە بکەن اینجا دەچن قسەکانی ئێمە قەتع دەکەن و دەبەن و دەیبڕن و لەوێ دادەنێن و بەرامبەر یەک پێ دوایە من منەتم پێ ئەسڵە منەتم پێی نییە باشە ئەسڵەن منەتم پێ بڕۆن حەدیثەکانی بوخاری بخوێننەوە ئێوە دادە عائیشە گیان بەساقەی بین چکە ئینسانێکی ئازا بووە بزانە چۆن باز دەکات هەر بەخۆی فلیمێکی ڕووتە باز دەکات چۆن پێغەمبەری ئەڵڵا زمانی مشتووە چۆن پێغەمبەری ئەڵڵا سێکسی لەگەڵ کردووە تێ باشە لە ڕوانگەی ئێوە ئەوانە ئاساین بەو شکل شێوە باز بۆچی بۆ ئێمەمانە بەلاتانەوە ئاسایی نییە کە هەمان دەربڕین بکەین من بەڕاستی بەلامەوە سەیرە بەڕاستی بەلامەوە زۆر سەیر و سەمەرەیە بۆ خودایەک بەلاتانەوە ئاسایی بێ بەو شکل و شێوەیە تەعبیر لە دەقەکانی بکە بەڵام بۆ ئێمە بەلاتانەوە ئاسایی نەبێ سەیرە ئەو ئیزدیواجیەتەی ئێوە تێدا دەژین وای لێکردوون کە نەتوان ڕاستیەکان ببینن نەتوان ڕاستیەکان ببینن هەشا سەیرم بەلاوە دێ خوداکەت لە قورئانەکەتدا هەزارەها جار دەڵێ فروجەهونە دەزانی فروج بە کوردی بانای چییە هەربان ناوی نهێنم لەبەر ئێوە چکە دەزانم ئێستا ئاماژەی پێ بکەم دەیبڕن و دەشن دایدەنێن فروج خوداکەت بە فروجەوە گرتوویەتی بە فروجی ژنان فروج فروجەهونە فروج باشە سەرچاو بەخێر بن لەبەرەوە تۆزێک بیرکەنەوە بڕوا بکەن ئەو کارانەی ئێوە دەکەن گەر هاتو خوددا بوونی هەبێ شرکە کاتێک دەڵێن صلی الله علیه وسلم خۆی لە خۆیدا یەک شرکی زۆر گەورەیە کورە گەمژە چۆن دەبێ خوددا نوێژ بکە بۆ سەر مرۆڤ چۆن دەکرێت نوێژکردن یعنی کوڕنۆژ بردن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا على النبي وسلموا عليه تسليما الله فرشتكاني نويجو نساء بو پیغمبر دكان أي إيمان داران أي اسم القتكان إيوش نويج بو پیغمبر بكنو يك سلامي محترميش بو بنرن داوي هيني بو بكن خدایەک کەوا هەرچی ئاژەڵە زیندەوەرە خۆرە ڕۆژە ئەستێرەیە نازام چییە کڕنۆشی بۆ دەبن بەڵام ئەڵڵا لە کۆتایی خۆی دێ کڕنۆش بۆ پێغەمبەر دەبە سەیر و سەمەرەیە بەڕاستی سەیر و سەمەرەیە سەیر و سەمەرەیە دەزانم هەیە بڕوا دەکات دەڵێ زۆر طەبیعیە و هاتینە دڵێن ناخۆی ئەو یعنی سەڵا یعنی بەمانای نا بڕۆ سەر فەرهەنگی عەرەبی بڕۆ سەر زمانی عەرەبی سەڵا یعنی یا نوێژکردن یا نیزاکردن پێم بڵێ چۆن ئەڵڵا ئەگەر هاتو خوددا بێ یعنی نیزا بۆ چ خودایەکی تر دەکا کەواتە خوددا زۆرن ئەڵڵا هەیە و خودای گەورەتر و گەورەتر و گەورەتر و گەورەتر و هەتا وەکو دوایی وخو أجر نويجش يعني كرنا هاد ناخوي موضوع أكا يعني نزاو يعني نويجني خوي لبن ردا يعني الله ببيغمبري نازدار من هل ددا
يعني لە پێش فرشتەکان ینی ئەڵڵا دەڵێت محەممەد پیاوێکی زۆر محتەرەم بوو دەزانی بەداخەوە ینی من دەبواە لە لەوح المەحفوظ بم نووسیبایە تەمەنی لە 63 ساڵ زیاترە دەبواە تەمەنی بکەم بە 90 ساڵ 95 ساڵ بەس دەزانی کورە جبرائیل بەڵێ ئەڵڵا گیان دەزانی محەممەد پیاوێکی زۆر محتەرەم بوو زۆر نازدار بوو ئەی میکایل تۆ میکایل ئەرە وەڵڵا یعنی خوددا ئیش و کاری نییە 24 سەعات دانیشتە باستمراريتها يصلون فعل مضارعة يعني استمراريته يعني بردوام دانشتي لقل إسرافيل وميكائيل وترطائيل وبمبتائيل ونظامتي دانشتي لدوروبري أو دانشتي باز دكا يعني إيشو كاريني يعني ببردوامي يعني آقاي لقردون نما يا بردوام براسي يعني زور نازار ودزاني كاويشي زور محترم بداخو مرت الله ضل بداخو مرت سيرة ئێوە بڕۆن سەیری ئەم دەقانە بکەن ئینجا بۆتان ڕوون دەبێتەوە بەڕاستی ئەمە ئاینە یاخود ئەمە کەڵتە من ڕێزم هەیە ئەڵبەتە بۆتان ڕێزم هەیە بۆتان و چەند جوێن بدەن من نایەمە ئاستی ئێوە زۆر تەبیعیە هەڕەشەکانتان جوێنەکانتان نازانم چی و هەتاوەکو دوایی بڕوا بکە کار بێستون یعنی گریمان ئەگەر ئەرچەندە درۆ دەگەم بەمانای نیزا و نوێژ دێ بەڵام دەڵێن نەخێر ینی پیا هەڵدەدا بە پێغەمبەر هەڵدەدا ئەڵڵا دانیشتووە ئاوە دانیشن فریشتەکان ئەڵڵا گیان جەنابی ئەڵڵا چی دەزانی محەممەد پیاوێکی زۆر محتەرەم بوو زۆر نازدار بوو بەڕاستی یعنی سیر کرد خاوەنی حکمت بوو یعنی چوو بۆ لای بۆ ماڵی زەید لە ماڵەوە نەبوو کاتێک زەینەبی بینی گوتی کچێ خۆت داپۆشە سینگ و مەم کرد دیارە گوتی دواتر بەڵام کاتێک ڕۆژیش گوتی سوبحانە یا مقلب القلوب زێنەبێ وەی زێنەبێ زێنەبە کەی زێدانی لە دێنم وەرمەجێرە یعنی ڕۆی دواتر گەڕاوە گوتی بزانە ئەو حکمەتی هەبوو لە من ئاقڵتر بوو ویستی ئەو کارە بکە بۆ ئەوی مەوزوعی تەبەنی نەهێت یەڵا ئەڵڵا گیان بۆ نمونە چی پێ جبرائیل وڵام ئەڵڵا گیان زۆر خەفەت مەخۆ نا ئێمەش زۆر کارمان بۆ کرد بەڕاستی ینی سوڕەتی تەحریممان بۆی دابەزان سوڕەتی چی پێ دەڵێ سوڕەتی ئەننورمان بۆی دابەزان سوڕەتی ئەلەحزابمان بۆی دابەزان نا دەبوایە تەمەنی درێژتر بووە بەداخەوە مرد پێم بڵم ینی ئەو سێدانەیە یا نیزایە یا نوێژە یا پێی هەڵدەدا یعنی چیە مانای چوارم چیە پێم بڵن یەڵا ئەڵڵا خەفەت مەخۆ دەزانی بۆ چکە تۆ بە پێی حەدیسە ڕاستەکان فەرموودە ڕاستەکان پێغەمبەری نازدار فەرموویەتی ئەڵڵا لە بەهەشدا مریەمی دایکی عیسام بۆ دەکاتەوە بە کچ وەلێم مارە دەکات بەڕاستی تەوەی گوتی ئەرەوە دێڵە دەی ئاگاداری شتیوانیم ڕاستەکەی بەس یەڵە دەی مشکلە ئەرەوارە هەر ئەوەش نا ئەڵڵا ئەی چیتر مارە بە گوتیێتی کەلزمی خوشتی موسا و عیساش موسا و هاڕۆنیش دەکەمەوە ینی تۆ گوایە گوتتە ئەڵڵا ینی من مافم نییە تەداخل بکەم بەڵام گوایە تۆ و توتە دەیکەیتەوە بە کچ کاتێک دەیکەیتەوە بە کچ لە پێغەمبەری نازداری مارە دەکەی ئەرە وەڵڵا بڕیار وایە ئاسیە ژنی فیرعەونی شەروا لێ بکەیت هیچی تریش وەڵا ئەڵڵا ئەی جارێکیان من سوڕەتێکم بۆ دابەزان ئنا ئەعطەیناکە الکەوثەر بەڕاست یعنی 1400 ساڵە مفەسیرەکان نازان کەوثەر مانای چییە یعنی ئەتەبەری بۆ خۆی لە ئاشێک لە دەخوێنێ و ئیبن الکەثیر لە ئاشێک و ئەلقورتوبی لە ئاشێک و ئەوێنە چی دەڵێن زۆربەی وەڵا زۆریان دەڵێن ئەلکەوثەر ڕووبارێکە لە بەهەشت و تۆ لەسەر پێغەمبەری نازدارت تاپۆ کردیە بەڕاست ئەرە وەڵڵا ئنا ئەعطەیناکە الکەوثەر بەڵێ ڕووباری کەوسەرمان لەسەری تاپۆ کردیە هیچی تریش دەڵێن ڕازەکەی ینی خوددایە تۆ دەڵێ گوایە ینی بەنی ئیسرائیلیش تۆ ینی قۆچانیانەیە قۆچان لە دایرەی تاپۆ لەگەڵ یان مرد کردیە پێی دەوترێت ئەرزی مقدسەت پێداون کە لە نێوان ینی پڕاتەوە تاوەکو نێوان بەڕاست شیواش بۆ لەسەرت تاپۆ کردێتەوە هەتا ئەبەدی هیچی تریش وە گوایە عەرەبەکانی دوورگەی عەرەبی خەیر و ئومەتن بەڕاست ئەوەشم کردی هەموو ئەوانە یعنی هاتینە دەتانوێت چی ئێوە گاڵتە بە پیرۆزی خودایی دەکەن ئێوە
خدا لای ئێمە پیرۆزە، بەڵام ئێوە هاتینە گاڵتە بە پیرۆزی خودایی دەکەن. ئەی دەی تڕتایل تۆ دەستت بەرز کرد بۆ دەمێک و ئاگام لێ نەبوو، وەڵا ئەڵڵا گیان گوایە دەڵێن تۆ ئەلەساس یعنی جوتە گونت دروست کردیە بەڵام ئاماژەت پێ نەکردی لە خوا لە بیرمان کرد ئەرە وەڵا ئێدە بنووسە یعنی ئێستا ئەخر پێغەمبەر مردێ نابی یعنی وەش دوا کتاب ئەی بۆچی دروست کردەوە ڕاستیەکەی من بۆ جوانی دروستم کردووە هەروەها بۆی تەوژمی میز کاتێک دەڕوا بە ڕێگایەکی ڕاست بڕوە نەک بەلای ڕاست و چەپدا بڕوە، چکە ئێمە سپێرمان لە نێوان پشت و پەراست و دروست کردیە. چی تریش دڵ ڕاستەکەی لە پرتوکەیدا دەقێکی زۆر خۆشی تدا کامە دەقا دەڵێتن ئێمە ئەسپ و ماین و کەرمان بۆ زینا و سواربوون دروست کرد. چی تریش دڵ دڵێ ڕاستەکەی هەر جارێک مرۆڤ سواری سەرپشتی کەر بوو دەبی بڵێ زۆر سوپاس خودایە تۆ توانیت کەرم بۆ ڕابێنی بۆ ئەوەی سواری سەرپشتی بم. هەڵۆ باشەوە هاتم دەی دەست خۆش سەیرە کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز کاکە گیان میوانم هات و من دەی بڕۆم حەز دەکەم زیاتر لەگەڵتان بەڵام هیوادارم گەنجی موسڵمانی کورد تۆزێک بێشی کراوە بێسەبارەت بەمانە ئازیزەکەم من بۆ تۆمە بڕوا بکە. ئێمە تازە تەواو یعنی هیچمان لە هیچدا نەمایە و ئێمە لە وڵاتێک دەژین و هەموو شتمان لە بەرەسە بەڵام تۆ ڕێگا مەدا بەکەی خۆیان بتگەوجێنن ڕێگا مەدا بڕوا بکە وە خودی ئەم دەقانە کوفرە بە جوانی خودایی لەگەڵ جوانی و دادپەروەری خودایی نایەتەوە چاوی چاوم من بۆ تۆمە ئەتولۆ چێتە باوی بابم کاتێکی شاد.